خواگەی پەروەردەیی هاتینەوە لاتان. ئەمڕۆ باس لە ڕۆشنبیری ئارامگرتن دەکەین، یاخود سەکیرە کە ڕێگرە لە توشبوون بە کێشە لە ژیانی ڕۆژانەمان. بۆ ئەمە بەستە هەڵدەدەین ئەو بابەتە ببەستینەوە بە ڕۆشنبیری هاتوچۆ. بۆ ئەمە بەستەش دکتۆر یوسف بازیانی شارەزا لە بواری هاتوچۆ و سەلامەتی ڕێگاوبان میوانی بەرنامەکەمان دەبێ. دکتۆر گیان زۆر بەخێر بێ. زۆر سپاسانەکەم. انشاءالله. دکتۆر گیان باس لە هۆشیاری هاتوچۆمان کرد. ئیدی لەگەڵ ئارامگرتنم تێکەڵ کردەوە کە هەردووشیان زۆر پێکەوە پەیوەندێکی تونند و تۆڵیان هەیە. تا ئێمە ئارام بین بێگومان دوور دەبین لە کێشە لەسەر جادە لە کاتی هەشتنی ئۆتۆمبیلەکانمان. هۆشیاری هاتوچۆ کاریگەری لەسەر قوتابیان هەیە؟ بەڵێ. بەناوی خۆی گەورە میهرەبان، بێگومان بواری هاتوچۆ بوارێکی زۆر گرنگە لە گەشە سەندن و لە پێشکەوتن. گەر هەر کەسێکیش سەردانی هەر وڵاتێ بکات بە چوونەتی ڕێخستنی هاتوچۆ بە پابندبوونی خەڵکەکە بە یاسا بە ڕێنمایەکانی هاتوچۆ و لە هەمان کات شوفێران پابند بن بە یاساکانی هاتوچۆ، ڕادەی وشیاری کۆمەلگا دەرەخە. بێگومان ئەگەر ئەمانەش ببێ لە چیەوە دەگەڕسە چاوە دەگرێ لە وشیاری هاتوچۆ. وشیاری هاتوچۆ پەیوەستە تاک بە تاکی ئەم کۆمەلگایە و بە تایبەتی قوتابیان کە ئەرکێکی گەورە لەسەریان دەبێت لەبەرەوەی بۆچی جیلی داهاتوون بەڕاستی. ئەگەر لە ئێستاوە کۆمەلگایەکی وشیاریان لێ دەربکەین لە ئایندەدا وشیارێکی تەندروستیکی باشیان دەبێت، دەزانن چۆن تەعامل لەگەڵ شەقام و لەگەڵ ئۆتۆمبیلیشدا بکەن بەڕاستی. هەر ئەمەشدا دەبێتە هۆکار بۆ ئەوەی کە ڕووداوەکانی هاتوچۆ و سەرپێچەکانی هاتوچۆ لە ئایندەدا کەم بکەنەوە. زۆرجار کە سەردانی وڵاتێک دەکەی دەبینی خەڵک ئۆتۆمبیلەکان بڕێکپێک داژتێ. مەبەستەوە نییە کە مەسەن جادەکان با بڵێن جادەی ڕێگاوبانی باشن. زۆرجار زۆر وڵاتی ڕێگاوبانەکانیشی باش نینە، بەڵام سەی دەکەی خەڵک بەڕێکپێکی ئۆتۆمبیلەکان داژن، هەست بە ئارامێک دەکەی. بۆیە باسی ئارامیم کرد. ئێوە ئەمانان ڕێکخراوێکتان هەیە ئەوە بزانم، بەرنامەی ڕێکخراوەکەتان چییە؟ چۆن کار و چالاکیەکان ئەنجام دەدەن؟ بێگومان ئەو ڕێکخراوی ئێمە کە لە ساڵی 2011 دامەزرا لە ئەنجامی زۆربوونی ئەو ڕوودا و سەرپێچیانی کە لە هەرێمی کوردستاندا تۆمار دەکران، بیرۆکەیەک هات کە ئەوەی چی بکەین بتوانین ئەم وشیاری هاتوچۆیە بگەین بە تاکی کۆمەلگا لە ڕێگای ئەم ڕێکخراوەوە کە پەیوەستە بە ئەوەی کە بتوانین لە ڕێگای قوتابخانەکانەوە. ئەو ڕێکخراوی ئێمە ئامانج تەنها بۆ کەمکردنەوەی وشیاری ڕێدواوەکانی هاتوچۆیە لە ڕێگای وشیاریەوە. لەکوێشەوە دەست پێەکەین لە قوتابخانەکانەوە ڕاستی کە ئێستا سەردانی بەردەوام سەردانی قوتابخانەکان دەکەین و لە حل لە ئیبتیداییەوە تا دەگاتە متەوەستا تا دەگاتە پەیمانگا و کۆلێژەکانش بەڕاستێکی بە بەردەوام کۆر و سیمینارمان هەیە. ئێمە دەمانەوێت لە ئێستاوە ئەم جیلەی کە لە دواییدا دەبن بە شوفێر شارەزاییکی باشیان لەسەر بواری هاتوچۆ هەبێ، بتوانن کە چۆن شەقام بەکاربێنن. چونکە ئێستا ئەو جیلەی کە بەڕاستی کە ڕووداوی زۆرمان هەیە نازانن چۆن تەحمل لەگە شەقامدا بکەن، کە دێتە سەر شەقام وا دەزانێت ئەم شەقامەتە نامڵکی خۆیەتی مڵکی کەسیکە نییە، چونکە ئەمە ئەرکێکی بەرپرسیارەتیە. تۆ ئەبێ کۆمەلگایەکی بەرپرسیار دروست بکەی کە بتوانرێ ڕێژەی ڕووداوەکان کەم بکەیتەوە، ڕێژەی سەرپێچەکان کردەوە. ناکرێت تۆ لە هەرێمێکی کوردستاندا زیاتر لە 4 میلیۆن سەرپێچی لە ساڵێکدا تۆمار بکرێت. ئەمە زۆرە بەڕاستیەکەی. ئەمە بێگومان ئەمە بەیکێ ئەمە لە چینی گەنجەکاندا. ئەنجا ئەوم ئامانجی ئێمە گەیاندنی ئەو پەیامە وشیاریە لە ڕێگەی قوتابخانەکانەوە. باسی ژمارەی سەرپێچەکان کرد. بۆ دەی بەستمەوە بە ژمارەی ستانداردی ئۆتۆمبیل لە وڵاتان و ئەگەر با بڵێن بەراوردی بکەین لەگەڵ هەرێمی کوردستان. ئەتوانم ئێستا بە شێوەیەکی گشتی بڵێم زیاتر لە 1 ملیار و 500 ملیۆن ئۆتۆمبیل لە سەرتاسەری جیهاندا لە جوڵەدایە. ئەگەر بێت و عەقڵیەتێک نەبێ لەسەر شەقام ڕۆژانە ڕەنگە بەدەیان هەزار یان بەدەیان ملیۆن ئۆتۆمبیل ڕووداوی تا دروست وایە بەڕاستێکی. هەر وڵاتێک بە شێوازێک توانیوێتی لە بواری هاتوچۆدا کاری ڕێخستنی خۆی بکە. بۆ نمونە ئێستا وڵاتێکی وەکو بەریتانیا 45 ملیۆن ئۆتۆمبیلی تێدایە. باشە؟ 45 ملیۆن ئۆتۆمبیلی تێدایە. 45 ملیۆن ئۆتۆمبیل بۆ 7 ملیۆن کەس. بەڵام ئەگەر بەراودی بکەی لەگەڵ ڕووداوی هاتوچۆدا کە پاش ساڵ 1600 کەسیان بە ڕووداوی هاتوچۆ مردووە. ئێمە لە هەرێمی کوردستاندا 2 ملیۆن و 500 هەزار سیارەمان هەیە. 2 ملیۆن و 500 هەزار سیارە. ساڵانە ئێمە نزیکەی 700 تا 800 کەسمان بە ڕووداوی هاتوچۆ مرێ. ئەگەر بەراوردێک بکەین لە بینی ئۆتۆمبیلی ئێمە و ئەواندا، لە بینی دانیشتوانی ئێمە و ئەواندا، ئەگەڕێتەوە ئێمە ڕووداوی هاتوچۆمان زۆرترە. بەڵام ئەوە چییە وای کردووە؟
ئەو وای کردووە عقلێتێکە کە لەس ئەو وشیاریە هاتوچۆیە کە تاک بە تاکی کۆمەلگا پابندن پێوەی کە ئێستا ئەتوانێت بڵێن بەریتانیا یەکێکە لەو سیستەمانەی کە پەیڕەو دەکرێت لە قوتابخانەکانەوە زیاتر ئەو سەرچاوی گرتۆ بڕا ئەمە زۆر گرنگە لە قوتابخانە وشیاری هاتوچۆیی کردووە ئێمە توانین بڵێم ئێستا بە دەرەجەی یەکەم سویدی یەکەم پێشەنگە لە وشیاری هاتوچۆ لە وەسەلامەتی هاتوچۆ لە سەتاسەری جیهاندا ئەمە لەکوێوە هاتووە ئەمە کاتێکە لە ساڵی 1990 ڕێژەی ڕووداوی هاتوچۆ لە وڵاتی سوید 670 کەسیان بە ڕووداوی هاتوچۆ مرد بۆ وڵاتێکی 9 ملیۆن تا 10 ملیۆن کەس بە زۆریان زانیوە وەلێ وڵاتێکی ئەوروپادا ئەمە ڕێژەیەکی زۆرە پەرلەمانی ئەو وڵاتە دەست بەجێ کۆبوونەوەیکی تایبەتی کرد لە بواری هاتوچۆ کە چۆن بتوانین ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ بکەینەوە هەوڵیاندا کە پلانێک دابنێن بۆ ساڵی 2020 واتە لە 97 بۆ ساڵی 2027 کە ڕێژەی ڕووداوی هاتوچۆ لەو ژمارەوە بگەێنن بەچی بە سفر کەم بکەن بەڵێ بۆیە بڕیاری پەرلەمان کە دەرچوو بە ژمارە سفر دەرچوو بە ژمارە سفر بە ژمارە سفر دەرچوو بۆی ئەو پلانیان سەرکەوتوو بێ ئیتر هەستان بە چالاکیەکانیان و زیاتر لە پرۆگرامەکانی خوێندندا زیاتر گرنگیان بە بواری هاتوچۆدا ڕەنگە نەیانتوانی بێ ڕێژەی ڕووداوی هاتوچۆ بگەێنە سفر بەڵام لە 670 کەسەوە گەیانویانەتە 230 کەس ئێستا واتە توانویانە پلانەکەیان سەرکەوتوو بێ چونکە تۆ ساڵ بە ساڵ ڕێژەی ڕووداوەکان کە بۆچی زیاد دەکا لەبەرەوەی خەڵک زیاد دەبێ ئۆتۆمبیل زیاد بەکاردێ و ڕوودا زۆر دەبێت کە ڕووداوەکانی زۆر بوو مردنیش زیاد دەبێت یعنی ئێستا تو ئەگەر بە شێوەیەکی ستاندەری جیهانی ئێستا لە هەموو هەفتەیەکدا 1 ملیۆنی ئینسان زیاد دەکات لە سەتاسەری جیهاندا تۆ کە 1 ملیۆنی ئینسانی زیادی کرد هەموو ساڵە تۆ بەکارهێنەری ئۆتۆمبیلیش زیاد دەبێت واتە لە ساڵێکە تۆ 54 تا 6 ملیۆن کەس زیاد دەکات ئەمە ڕێژەیەکی زۆرە ئەمە پێویستی بە عقلێتێکەیە پێویستی بە دانانی پرۆگرامێکەیە کە بتوانی چۆن چارەسەری ئەم کێشانە بکەیت بۆ ئەوەی کەمترین قوربانی بدەیت و زەهری مادیەکەش کەم بێتەوە بەڕاستێک چونکە ئێستامە ئەگەر بە شێوەیەکی گشتی باز بکەین ڕووداوەکانی هاتوچۆ ئەوە نەبێت تەنها لە هەرێمی کوردستاندا هەبێ من بۆیە معلوماتادەم بۆی کە زیاتر خەڵک تێبگات کە بزانێت چیە لە ڕووداوی هاتوچۆدا ژمارەکان خۆیان دەدوێن ئەخر ئەوەیە مەبەستم ئەلەوە دێ ئێستا بە شێوەیەکی گشتی ساڵانە لە هەموو جیهاندا ملیۆنێک و 400 هزار کەس بە ڕووداوی هاتوچۆ مرن هەموو ساڵێک ملیۆنێک و 400 هزار کەس لە سەتاسەری جیهاندا و 54 ملیۆن کەسیش بریندار دەبێ ساڵانە 5 ملیۆن و 400 هزار کەس ساڵانە بەس کەم ئەندام دەبن واتە هەموو ساڵێک کەم ئەندام 5 ملیۆن و 400 هزار کەسی زیاد دەکات ئەمە ڕێژەیەکی یەکجار زۆرە ئەگەر بێت و وشیاریەک نەبێ بۆ کەمکردنەوەی وڵاتانی دنیا هەموو گرنگیەکیان داوە بە سەلامەتی هاتوچۆ هەموو گرنگیەکیان داوە بە سەلامەتی چوو هەوڵی خۆیان داوە بەچی بە مترۆ بێت چ بە ڕاکێشانی ڕێگای نوێ بێ بە فراوانکردنی شەقامەکان بێ بەڵام زیاتر وشیاری هاتوچۆیەکەیە ئێستا هەندێک ئەو جادانی کە لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی چووکە منی یەک بوونەوەی کە بەردەوام ڕخنەم گرتووە لە جادەکانی هەرێمی کوردستان وتومە جادەکانمان ڕێگاوانەکانمان زۆر خراپە بەڵام ئێستا لەم چەند ساڵی داهاتوودا ڕێگاوانەکانی هەرێمی کوردستان ئەتوانێت بڵم گۆڕانکارێکی باشی بەخۆیەوە بینیوە بە تایبەتی پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک کاتێک کە تۆ سەردانی دهۆک دەکەی دەبینی ئەم شەقامە هەمان شەقامەکانی ئەوروپایە بەڕاستیەکەی بەڵام بەکارهێنەرەکەی جیاوازە بۆ ئەوی ئێمە بتوانین شانبەشانی وڵاتانی ئەوروپا لە ڕووی سیستەمەوە لە ڕووی پرۆگرامەوە بتوانین کاریگەریان لەسەر ئێمە هەبێ ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا بتوانین کەمیکەنە چونکە قوربانیەکانمان بەڕاستی زۆرە قوربانیەکان زۆرە تۆ ئەگەر یەک کەسیش بمرێ زۆرە یەک کەس بمرێ زۆرە اینجا تۆ وەرەک 700 کەس بمرێ چەندێک بێگومان مردنی کەسێک بە تایبەتی ئەگەر بۆ منەوە باوکش بێ کۆمەڵە مناڵێک لە دوای خۆی جێدە هەڵێ یەک دوو کەم ئەندام بوون کۆستەشی زۆر گەورەیە لەسەر جۆرێکە لە مردنەکان زۆرێکە لە مردن ئیدی دەکەوێتە سەر بودجێ حکوومەت کە بتوانێت بە دوواداچن بۆ کە ئەمداوە بکاتن و ناتوانێت کار بکە ئیدی ژیانی ئەو کەسە زەحمەت دەبێت بۆیە وەک تۆ باست کرد یەک ڕوودا کە ڕوودەدا لەوانەیە یەک کەس تێیدا با بڵێن بریندار دەبێت یا ئەمری خوددا دەکات بەڵام ئیدی کۆمەڵە کەسێکیش پێوە دەناڵێن لە دوای ئەو تۆ وەک سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری بۆ سەلامەتی ڕێگاوبان لە کوردستان چ پامێک هەیە بۆ میدیای کوردی ئەو هەموو تەلەڤیزیۆنەمان هەیە ئەو هەموو ڕادیۆمان هەیە من دەتوانم بڵێم بەداخەوە لە هەرێمی کوردستاندا لە ئەنجامی زۆری ئەو کە بواری ڕاگەاندن کە ئەتوانم ئێستا بە هەرسێ بە بینەری و بینەری و خوێنەرەوە کە بە هەرسێ بەشەکەیەوە کە زیاتر لە 860 کەناڵی جیاوازمان هەیە واتە بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم ڕەنگە وەکو پێویست
گرنگی بە بواری هاتوچۆ نەدرابێ ڕەنگە لێرە بەرنمەیەک و لەبێ بەرنمەیە کرابێ بەڵام نەتواندراوە ئەو پەیامە وشیاریە بگەین بە تاکی کۆمەلگایەک وشیار بکەنەوە کۆمەلگایەکی تەندروستی لە دەرچێ بەڕاستیگە بۆ ئێمە لێرەدا داواکارم لە هەموو دەستگاکانی ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی کە کار جددی لەسەر کەمکردنەوەی ڕێژەی قوربانیەکان بکەن و ڕێژەی سەرپێچیەکان بکەن بۆ ئەوی جیلێکی تەندروست دەرکەین بەڕاستیەکەی ینی ئێمە دەتوانین لە بەرنامانەدا سوودێکی زۆر باش بینی کاتێک کە بەرنمەیەک دەکرێت یان ڤیددیۆیەک پیشان دەدەن شتێک بچانە لە ژێرەوە ئەگە بە ڕکلامێکی بچووکیش بێ باز لە گرنگی هاتوچۆ بکرێ باز لە گرنگی سەلامەتی هاتوچۆ بکرێ باز لە کەم و کوڕەکانی هاتوچۆ بکرێ ئەگەر ڕۆژانە ئەمە بە گوێی خەڵک درا و بە چاوی بەکو بینێر بە چاوی بیبیندرێ من ئەتوانم بڵێم خەڵک ئیتر وای لێدێ و شیاریەکە وەردەگرێ و ێستا لە وڵاتانی دنیادا کارێک بۆ یعنی سەرپێچی بۆ بە عیبا ئێمە دەبێ یاسای هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا بکەینە کەلتور بەڕاستی کاتێک کە بووە کەلتور لەسەر جادەش سەرپێچیش کەم دەبێتەوە چکە شەرم دەکەی لە خۆت و بەڕاستیەکە ئێستا لە وڵاتانی ئەوروپادا یعنی هۆڕن لێدان شتێکی زۆر عیبەیە لای خۆمان لای خۆمان سەلامەکە بە هەر بە هۆڕن لێدا خۆحافیزیەکە بە هۆڕن لێدەکە بەیانێت بەر قابەکەی بە شوێنێدا هۆڕنێکی بۆ لێدا یعنی لەم بەرە بۆ ئەو بەرە هۆڕنێکی بۆ لێدا وای لێ هاتووە هۆڕن لێدان بۆ بەشتێکی باو لە وڵاتی ئێمەدا بڕوا بکە من لە ئەوروپا ماوەیەکی زۆر لە بەریتانیا بوومە بە حەومانگ سیارم پێ بووە نمزانی ئەم هۆڕنە ئیشەکەیان نەیکات چکە نەتوانی پەنجەیەکی لێ بدایەتەوە لەوانەیە خەڵک بەشتێک سەیرەکردی بە نامۆیەک سەیری دەکرد شەرمەزار دەبوو لە ناو خەڵکدا بەڵام ئێمە نازانین بەڕاستی نازانی تعامل لەگەڵ ئەو شەقامە بکەین نازانین لەگەڵ تعامل لەگەڵ ئەو ئۆتۆمبیلایە بکەین ئۆتۆمبیلی یەکێکە نیعمەتەکانی خۆی گەورە کە بە ئینسانی داوە شوێنە دوورەکانمان بۆ نزیک ئەکاتەوە بەڵام لە ئەنجامی نەبوونی وشیاری لای تاک ڕەنگە بێتە هۆی بێزارکار بێتە هۆی ئەوەی کە ماڵوێرانی بەڕاستی خەڵکێکی زۆرمان بە ڕووداوەکانی هاتوچۆ ساڵانە دەمرێ ئەم ڕووداوەکانی هاتوچۆ جیاوازیش لە بینی هیچ کەسێک ناکە لە سەرۆکی تیادایە لە وەزیری تێدایە لە ئەندام پەرلەمانی تێدایە لە هەموو کەسەکانی تایە کەسایەتیەکان کە دەکوژێ مامۆستایەک تا پێ دەگەینی دەبێتە مامۆستا دەبێتە مهندیس دەبێتە ئەفسەر ئێمە دیپلۆمانە بۆ پێ حەمید بۆ کاکە بەڕوودای هاتووە مردووە باشە ئەمە واتە جیاوازی ناکە لە بینی تاک بە تاکی کۆمەلگادا بەڕاستێکی واتە ئەمە چی دەگەێنێ ئەمە ئەوە دەگەێنێ کە هەمومان بەرپرسیارین لە هاتوچۆ ئێتە چ لە سەرۆکی وڵاتەوە بێت تا ئاخر فەردی وڵات بۆیە دەورێکی سەرەکی دەبینین هەمومان کە وشیاریمان هەبێ ئەم وشارێک لە چۆ دەست پێ دەکات بە تایبەتی لە خێزانەوە دەست پێ دەکات پەروەردە تاگەیشتن بە خێزان لە ڕێگەی قوتابخانەیە ئێمە باسی میدیامان کرد میدیاش دەچێتە ناوماڵەکان قوتابخانەش دەتوان بڵێم دەبێتە هۆی ئەوەی کە پەروەردەی قوتابەکان بکە چالاکیەکانی ئێوە لەگەڵ قوتابخانەکە باست کرد دەچی بۆ قوتابخانە سەرەتاییەکان یا مەسەن ناوەندی یا کۆلێژی باماشەوە ئەو هەمانجە چۆن هەڵدەسەنگێنی ما بینی ڕێکخراوەکەی تۆ وەزارەتی پەروەردە با بڵێن من زۆر سوپاسی وەزارەتی پەروەردە دەکەم و زۆر سوپاسی بەڕێبەراتەکانی پەروەردە و ئەو بەڕێبەراتی قوتابخانەکانیش دەکەین بەڕاستی کاتێک کە دەچین سەردانی قوتابخانە دەکەین یا خۆیان زۆر جار پەیوەندیمان پێوە دەکەن دەڵێ فڵان قوتابخانە ئێمە پێویستیمان بە ڕێنمایی وشیاری هاتوچەیە بۆ قوتابیەکانمان یا ئەو قوتابخانەی کە کەوتونەتە سەر جادەکان بەڕاستیەکەی هاوکارێکی باشن بەڕاستیەکەی بەڵام ڕەنگە بەڕێکخراوێکی من و بە کەسێکی کە ڕەنگە نەتوانین ئێمە کۆمەلگا بە شێوەیەکی گشتی وشیار بکەینەوە بەڵام هەر جێگای دەستخۆشیە ئەگەر بێت و هەنگاوێک بچینە پێشەوە زۆرترە بۆ گرەوەی کە هە لە شوێنی خۆماندا بوەستین بۆیە گرنگ بەردەوامیمان بە هەمومان بە ئێمە بە قوتابخانەکان بە وەزارەتی پەروەردە بتوانین بواری هاتوچۆ بخینە بوارێکی خوێندنەوە بە تایبەت بێ بۆ بوارێکی هاتوچۆ وەکو چۆن دەرسێکی وانی جوغرافی هەیە ئینگلیزی هەیە هەریەکێک لە بابەتەکان کە هەیە بابەتێکی تایبەت هەبێ بە بواری هاتوچۆ ئێستا لە وڵاتانی دنیادا ئەمە پەیڕەو دەکرێت لە هەموو وڵاتەکاندا وەکو بتم بە تایبەتی وڵاتانی ئەسکەندەنافیا چوەکو نەرویجە چوەکو دانیمارکە چوەکو سویدە چوەکو بەریتانیا چوەکو ئەڵمانیایە ئەمانە سیستەمێکی تایبەتیان هەیە لە ناو پرۆگرامی خوێندندا دەرسێکیانێ هەریکی بە شێوەیەکی جیاواز هەریکی بە شێوەیەکی جیاواز سە لە سویدا بڵێن بابەتێکیشیان هەیە بە ڕوانگەی سفر یعنی چۆن لە پەرلەمان بە ژمارە سفر دەریان کرد لەوێش بە ڕوانگەی سفر بابەتێکی هاتوچۆیانە ناوی ڕوانگەی سفرە بابەتە کتێبە ئەخوێندرێت هاتوچۆ ئەو کتێب تایبەتە بە ڕۆژانە بڵێن هەفتانە بڵێن چەند دەرسی بەرەکەوێت دوو دەرسە سێ دەرسە بەری دەکەوێت لە بەریتانیش بە هەمان شێوە لە بەریتانیش بە هەمان شێوە ئەگەر وانە بێ بەریتانیا هەفتا تا 75 میلیۆن کەس بێ چۆن ڕووداوی هاتوچۆ ئەوە نەدەبێت ئەی محەممەد حتمما وشیارێکی هاتوچۆی هەیە لەگەڵە ئەوە پرسیاری من بوو ڕاستی وتم چۆن بتوانین ئەمە هوشیاری هاتوچۆ بخینە ناو پرۆگرامی
خوێندن ڕاستی کە سەیری پرۆگرامەکانی خوێندنی کوردستان و کردووە تێیدایە بەڵام وەک تۆ تازە باست کرد منهەجێکی جودا نییە شتێک نییە وەک تازە ناوت برد پەرتوکێک بێ منهەجێک بێت تەنیا تایبەت بە هاتوچۆ بێت نەخێت لەناو زۆربەی پەرتوکەکانی سەرەتایی و لە ناوەندیش دەتوانم بڵێم هەیە بەڵام بە شێوەیەکی گرژی نییە دەتوانین زیاتر باسی ئەو پەرتوکەم بۆ بکەیت من ئەتوانم بڵێم بۆی کە بە چاڕوونیەک بدەین ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا ڕەنگە نازانم بۆ بتەکی چ ساڵێک بوو بەڵام ڕەنگە بۆ 8 ساڵ 9 ساڵ لەمە بەردەگەڕێتەوە پێشنیارێکمان کرد بۆ وەزارەتی پەروەردە کە بواری هاتوچۆ بچێتە ناو بواری خوێندنەوە لیژنەیەک تشکیل کرا کە چی بکرێ بەڵام ئەوە بوو هەندێک داوای شتیان کرد کە چی بکەین ئێمە وەکو ئێستاشی دەڵێمەوە ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری و سەلامەتی ڕێگاوبانی کوردستان خۆبەخشانە ئامادەین لە هەرێمی کوردستاندا و لەگەڵ وەزارەتی پەروەردەدا تەنسیقێکی وا بکرێ کە بکرێ وەچی مەناهەجێکی پێویست بێ وەکو هاوکاری ئێمە پیان دەدەین بە خۆبەخشی ئەمە بۆ چییە بۆ کەمکردنەوەی ڕێژە ڕووداوەکانی هاتوچۆیە و خۆشبەختانە توانرا کە چەند لاپەڕەیەک دیاری بکرێ لە بابەتەکاندا بەڵام ڕەنگە بە لاپەڕێک و دوو لاپەڕە کێشەی هاتوچۆ چارەسەر نەکرێ کێشەی هاتوچۆ کێشەیەکی زۆر قوڵە ینی بواری هاتوچۆ بوارێکی فراوانە دەتوانرێ وانەیەکی تایبەت و کتێبێک کە توانێت بکرێت لە 150 لاپەڕە کەمتر نەبێ ئەمە دەکرێت وەکو وڵاتان ئێستا وڵاتانی دنیادا هەر وڵاتانی کە باسم کرد هەریکی منهەجێکی خۆی هەیە بۆ نمونە ئێستا لە وڵاتی بۆیە کە شتێکت بۆ باز دەکەم بۆ ئەی کە بزانین حتا ڕیکلامی چ دەورێک دەبینە لە کەمکردنەوەی ڕێژە ڕووداوی هاتوچۆدا لە ساڵی 2010 لە وڵاتی بەریتانیا یاسایەک دەرچوو کە بتوانن پشتێنی سەلامەتی ببەستن و خەڵک پابەند بێ پێوەی باشە هەستان ئەوەیان نەکرد کە ڕووداوێکی جەرگبڕ پیشانی خەڵک بدەن بڵێن ئەمە خۆی نەبەستۆتەوە بزانە ئەنجامەکەی چی بووە هەستان یاسایەکیان دەرکرد یاسایەک کە بە باوش ناویان نا باوش ئەوینە خێزانێک لە ناو ئۆتۆمبیلێکدا هەمویان باوشیان کردو بەیەکدا لە ناو ئۆتۆمبیلەکەدا ئەمەیان بڵاو کردەوە لە ناو تەواوی بەریتانیادا توانیان پەیامەکەیان بگەێنن توانیان پەیامەکەیان بگەین و زۆ سەرکەوتوش بن ئێستا وای لێ هاتووە هەموو کەسێک پشتێنی سەلامەتی دەبەستێ و ئەوەی نەفەرەکەی پێش شۆ دەبەستێ و ئەبێ ئەو نەفەری لە دواشەوە دانیشت بێ پشتێنی سەلامەتی بەستێ بەبێ ئەوەی هیچ کێشێکی بۆ دروست ببێ بنەرێنی بابەتەکان نەگەیاند نەیگەیان چکە بۆ تو ئەبێ کۆمەلگا بزانی بەچی پەیامەکەت دەگەێنی زۆر جار شتێکی بەسیط ڕەوانێوانێ بگەینی زۆر جار دەوانەیە من کە سەردانی قوتابخانەیەک دەکەم باشە کە شتێکی بۆ باز دەکەم ڕەنگە ئەم منداڵە لە ئێستاوە ئەم شتە بچێتە مێشکەوە کە گەورەش بێ پابند بێ پێوەی کاتێک من دەڵێم لە مەکتەبێک کە بە قوتابیەک دەڵێم ئەڵێم کە دی بەیانیان بۆ قوتابخانەکان دەبێ بزانی لە کوێ دەپەڕیتەوە شوێنێکی تایبەت بە خێرایی مەڕۆ باشە بە چوار پێنجێک ئاها بە یەکەوە مەڕۆن بە ڕیز وەرن کاتێک کە دەپەڕیتەوە مەشغوڵ مەبە بە جانتاکەتەوە مەشغوڵ مەبە بە کتێبەکەتەوە مەشغوڵ مەبە بە مۆبایلەکەتەوە بۆ نوێ باسیەکەم مەشغوڵ مەبە بە هیچ شتێکیکەوە سەمناڵی وهەیە کە امتحانی هەیە لە ترسی ئەم امتحان تاقیکردنەوەی کە دەڕوا حتا دەگاتە قوتابخانەکە تۆ کتێبەی بەدەستەوە باشت دەخوێنێتەوە بێ ئاگا دەبێت لەسەر شەقامدا بۆ ئەوی کە بزانین چۆن بپەڕێتەوە بەڕاستیەکەی یان کە دەبێت منداڵێک دەڵێم کە تەجیێنە ئۆتۆمبیلەکەی باوکت یان دایکت تۆ پێش باوکت پشتێنی سەلامەتیەکە بەستە تۆ توانی ئەو وانەیە کە فێری باوکی شتکێکە نەیبەست بێت لە حاڵەتێکە بۆیە باوک و دایک ئاوێنن بۆ منداڵ بەڕاستێکی دەبێت لەوانەوە سەرچاوە بگرێت دەبێت ئەوان پابەت من زیاتر بووی مناڵەکەش فێر بێ بەڵام ئەگەر لە قوتابخانە تۆ فێرت کرد ئەو کاتە مناڵەکەش کە مۆبایلەکەی بۆ دێت دەنگ کە مۆبایلەکەی کە باوکی جوابیایەوە ئەڵێ باوە مۆبایل بەکارمێنە ئێمە لەگەڵداین دوای ڕوودا و دروست دەبێت دوایی دەمرین دوای خەڵکیکە دەمرێ بەرامبەرمان ئیدی شەرم دەکات شەرم دەکەم من کە دەبینم منداڵەکەم پێم بڵێ شەرم دەکەم ئەلم باش بەسەرچاو بەڵام ئەمە پێویستی بەچێ پێویستی بە هەڵمەتێکی پێویستی بە شۆڕشێکی وشیاری هەیە بەڕاستی هەموو شۆڕشێک بریتی نیە لەوەی کە جەنگ بێ بەڵام این پێویستیمان بە شۆڕشێکی سەقافی وشیاری هەیە لەم کۆمەڵگەدا کە بتوانین ڕێژەی ڕووداوەکان کەمکەینەوە بتوانین سەرپێچەکانیش کەمکەینەوە دکتۆر جان پلاتفۆرمەکانی سەرشەقام کە دانراون بۆ ئەوەی دەتوان بڵێم ئەلاناتی کۆمپانیا و شتەکانی تێدا دەکرێتن ئایا بیرتالەوەی نەکردیتەوە سود لەو پلاتفۆرمانە وەربگرن کاتێککە ئەلانی شەریکێکی لەسەر نییە بە چۆڵی ماوەتەوە یەک لەو هوشیاریانە بخێتە سەری وەک ڕێکخرا و وەڵاهی بیرمان لێ کردوێتەوە بەڵام نازانم ناکرێت نێشتێ
بەڕاستی ئەوانە دەبواە ئێمە لە هەندێک شوێندا بەلاش بکرایە بەڵام هەندێک شوێن لە ڕووناوانە ڕێگە جۆنە جاری وایڵێ فلان کۆمپانیای بێ پارە بدەیت بۆ ئەمەندە ڕۆژەیان بۆ ئەوەندە مانگە بە پارە بدەی مش لە خراوی خۆبەخشین هیچ شوێنێکدا ئەممان ناکەن نوانێ متوانێت ئەوەم نەبێت کە لە 20 شوێنی هەولێردا من شتێک هەڵواسم بەڕاستیەکەی بۆیە پێویستە لەسەر کۆمپانیاکان خۆیان بەپەرۆژ بن حەز بەرە پرسیارەتی بکەن کە ئەم کۆمەلگای ئەوانە بەڕاستیەکەی ئەم جیلە کە پێگای مناڵی ئەوانە بەڕاستیەکەی چیم کۆمەلگای لە کێ پێکاتەوە هەمووی لە خوشک و برا هەموو کەسوکاری خۆمان بەڕاستیەکەی ئەبێ کۆمپانیاکانیش ئێستا شان بەشانی بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ شان بەشانی ڕێکخراوەکانی هاتوچۆ هەوڵ بدەن بەچی میکانیزمێک بتوانین ئەم ڕێژەی قوربانی نەکەمکەینەوە بەداخەوە ئێمە ڕۆژانە کە لە هەرێمی کوردستاندا بەیانیان هەڵدەستین بە ڕووداوێکی جەرگبەر لە فلان شار لە فلانشن لە کەلار ڕووداوێک دروست بێت لە زاخۆ ڕووداوێک دروست بێت لە هەولێر لە سێمایی هەموو یەکە هەموو ئازارەکەی بۆ هەمان وەکیەکە ئەمە جیاوازی نیە ڕاستە بۆ ئەو کەسوکارە لەوانەیە شتێکی جیاواز بێت بەڵام هەموو مارکەمی پێدەخۆین یان کاتێک دەبینی خێزانێک بە کاملی ئێستا زۆربەی کێشەکانی ئێمە لە ڕووداوەکانی هاتوچۆدا وای لێ هاتووە کێشەکان بۆ بە خێزان بە کاملی لە ڕووداوی هاتوچۆیە دەمرێت بۆ ئەم هەموو کۆمەڵی خەون و بنیادی دوا ڕۆژی هەیە تۆ لە هەڵەیەکدا لە ناو دەچێت زۆرجار ڕەنگە ئەم خێزانە کە 5 کەسی تیان مردووە ڕەنگە هیچ کێشەیەک لەلایەن شوفێری ئەم 5 کەسەشەوە بێ لەو لاوە سەرپێچیە کراوە لە هاتوتە جادەی ئەمبەر لی داون و بۆتە هۆکاری وەرگەڕانی ئەم ئۆتۆمبیلە 5 کەسی تیان مردووە بۆیە دەبێت کۆمەلگا وشیارکەیتەوە لەسەر ئەو قسەی جەنابەت دەبێت ڕێکخراوەکان خۆشیان هەوڵ بدەن یعنی کاتێک کە تۆ من داوا دەکەم 20 شوێن پێ بدەیت لە هەولێر بۆ نمونە باسەکەم لە هەولێردا لە شارەکانی تر لە سێمایی لە دۆکدا ئەو شوێنانە بەلاش پێمان بدرێ من بتوانم دیعایەکی هوشیاری هاتوچۆیی تیادا بڵاوکەمەوە کۆمەلگا وشیارکەمەوە باسی پشتێنی سەلامەتی بۆ بکەم باسی بەکارێن نەهێنانی مۆبایل بکەم لە شوفێریدا کە چەندێ زیانی هەیە بەڕاستی چەندێ سوودی هەیە ئەوەندە زیانی هەیە مۆبایلە بەڵام خەڵک وشیار نیە کاک خەڵکێک هەیە ئێستا لە هەولێر تا دەگاتە سلێمانی مۆبایل بەکاردێنێ واتە تۆ بێ ئاگای بەکارهێنانی مۆبایل یەکسانە بە سەرخۆشی هیچ جیاوازێکی نییە لەگە سەرخۆشیدا چوە تۆ هێز و مێشک دەبا ئۆتۆمبیل کە ئۆتۆمبیلێک دەهاوژین ئێمە کە مۆبایلەکەمان بەدەستەوە بێ لە سەدا 36 هێزی مێشک دەبا زۆرە زۆر زۆرە لە سەدا 36 هێزی مێشک دەبا بۆ چێ بۆ بەرامبەرەکەت واتە ئەو داڵغی لەگەڵ چیا قسە دەکەم تەرکیزم دەچێتە سەر ئەو تەرکیزم لەسەر شەقام نامێن هەر بێ ئاگاییەک ئەگەر بێت و یەکسانی بێ ئاگابی گەورەترین ڕوودا دروستە بە گەورەترین ڕوودا دروست هیچ ڕووداوێک نەبووە لە حاڵەتێکی ئەوەیە بێ کە بڵێن لەلایەن لە سانیەکان ڕوویدا بێ لێک هەڵەیەکە لە سانیەکان ڕوویداوە و هەندێک جاریش چار ناکرێت یعنی ئەوە نییە بڵێ ئەم هەڵەیەم کە جارێکە دووبارەی ناکەمە ڕەنگە مەرەک دەرفەتت پێ نەدا بۆ جاریش کە ڕووداوەکە تیا بچیت و تیا بچی بەڕاستیک پێکمان بۆ ئێمە باسی وشیاری دەکەین ڕاستی سەرپێچی هاتوچۆ زۆر بووە بەڵام ئێستا لە دوای دانانی ئەو هەموو دەتوان بڵێم کامێرە و سەرپێچیانە کەمتر بوونەتەوە بێگومان لای ئێوە ژمارەیەک هەیە کە پێشان بداتن بەراورد بە پێش کامیرە و دوای کامیرە پێت وایە کامیرە بەسە بۆەوەی وا لە خەڵک بکەین کە سەرپێچی کەم بکاتەوە یان وەک باست کرد بڵاوکردنەوەی پەرتووکێک ڕۆشنبیریەک لە ناو قوتابخانەکان لە میدیاکان ئەوانە هەمووی گرنگی خۆیان هەیە بۆی کەمە بتوانین وشاری کۆمەڵگە زیاد بکەین لەو بابەتە باسی شتێکی زۆر جوان کرد وتت دەبێت سەرپێچی بگێتە ئاستێک بە ترس نەیکەین بە شەرم نەیکەین ینی شەرم بکەم کە من ئەو شتە بکەم نەک کەسێک لە لام نەبێ و کامیرە دیار نەبێ و پۆلیسێکی هاتوچۆ لە دەور بن نەبێ من شتەکە ئەنجام بدەم بۆیە دەبێت کار لەسەوە بکەین کە شتەکان بکەینە کللتورێکە کە ئێمە شەرم لە ئەنجامدانی سەرپێچی بکەین نەک ترسمانە بێ لە ئەنجامدانی سەرپێچی پابندبوونی هاوڵاتیان و قوتابیان بە هێما و ڕێنمایەکانی لێخورین ئەوش وەبزانم ڕێیەکی زۆر زۆر گرنگە چونکە هێماکان زۆرشت پێشان دەن تا چەند لە هێماکانی سەرچەقامەکانی کوردستان ڕازی ئایا پێویستمان بە هێمای زیاتر نییە بێگومان ئەگەر پرسیارەکەت بە شێوەیەکی خێرا ینی هەردوو جانبەکەی باز بکەم کامێرەکانی دانانی کامێرەی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا کە ئێمە کامێرە پێش ئەوەش کامێرەی هاتوچۆمان هەبووە بەڵام بەو شێوازەی ئێستا و ئەو پێشکەوتوی ئێستا نەبووە بەڕاستیەکەی سەرپێچەکان زۆر تۆمار دەکران و ڕووداوەکان زۆر بوون و ڕێژەی مردنمان زۆر بوو بەڵام بێگومان هەر بڕیارەکە دەردەچێت و هەر میکانیزمێک دەگرێتە بەر ئەگەر وشیاری لەگەڵدا بێ ئامانجی خۆی زیاتر دەپێکێ
بەدانانی کامێرەکانی هاتوچۆ بە زیادکردنیان بە ئەم پوینت و پوینت کە دانرا ئەتوانم بڵێم ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆی بە شێوەیەکی گشتی لە ناو شارەکاندا بە شێوەیەکی گشتی زۆر کەم کردوتەوە. بەڵام ئەگەر وەکوتم باسم کرد یەک کەسیش بێ کە بە ڕووداوی هاتوچۆ برێ هەر زۆرە، بۆی ئێمە پێویستیمان بەوەیە کە لەگەڵ دانانی کامێرەکانی هاتوچۆ وشیاری زیاتریش بە خەڵک بدەین بەڕاستێکی وشیاری زیاتر بدەین و کامێرەکان زیاتر بکرێ. ئەم زیاترکردنە بۆ ئەوە نەبێ بەس بۆ پارە، من بەسم لەوە نییە کە پارە بێ، بەڵام کامێرەکان ڕەنگە بێتە بەربەستێک. ئێستا بەریتانیا منە گەن نمونەیەک بۆ باست کەم لە بەریتانیا 7 ملیۆن کامێرە چاودێری شقام و شوێنە گشتەکانی ئەو وڵاتە دەکات. تەنها لە لەندەن 700,000 کامێری تایە، تەنها لە لەندەن 700,000 کامێری تایە، واتە شقامەکانیان هەمووی بۆ بە کامێرە. بۆ ئەوەی چییە؟ بۆ ئەوی سەرپێچی کەم بێتەوە، بەڵام بەردەوامیش وشیاری دەدەن بە خەڵک. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی کاتێک کە شتێک بڕیارێک دەردەچێ یەکسەر جێبەجێ دەکرێت. تۆ دەبێ کۆمەڵی میکانیزم بگریتە بەر. من ئیمڕۆ باز لە پشتێنی سەلامەتی دەکەم، بۆ نمونە باسی دەکەم، بڕیارێک دەرەکەم ئەڵم لە بەیانیەوە ئەو نەفەرەی لە تەنیشتی تۆم سایقەوە سوار دەبێ و ئەوەی لە دواشەوە سوار دەبێت دەبێت پشتێنی سەلامەتی بەستێ. نایکەم بە سزاجارێ 3 مانگ کار لەسەر ئەوە دەکەم کە چ زیانێکی هەیە ئەگەر بێت و خۆی نەبەسێتەوە لە ڕوودکاتی ڕووداودا، و ئەگەر بشی بەستێ سوودەکەی چی دەبێت، بۆی چی دەکەمەوە، بۆی شی دەکەمەوە. من بەردەوام 3 مانگ لە ڕێگای دەزگاکانی ڕاگەاندە و بە شێوەیەکی گشتی بە کۆڕ بە سیمنار کە کۆمەلگام وشیار کردەوە ئیتر خۆی دەیبەسێتەوە، کە چوێنە ئۆتۆمبیلەکە خۆی دەبەسێتەوە. ئێستا تۆ لە وڵاتی ئەوروپادا کەس پێت ناڵێت بڕۆ کاکە خۆت بەسەروی حاڵە حسابێ، هەر کەسە خۆی دەسێت چکە حەز بە پرسیارەتی دەکات. بۆ ئەوەی کاریگەریەکانی کەم بێتەوە ئێمە پێویستیمان بە وشیاری زیاتر هەیە. بەس پرسیارەکەی دووەمە عەفوم کە دووەمەکە چی بوو؟ ڕێنمایەکانی هاتوچۆ بەستی ئەوەی هێماکانی هاتوچۆ بێ. ئەگەر لە ئێمە کە سەردانی قوتابخانەکان دەکەین بە زۆری لەسەر هاتن و چوونیان لە قوتابخانەکە بەردەبن و دەڕۆن، چونکە دوو کات زۆر گرنگە بۆ قوتابی، دوو کات زۆر گرنگە، کاتێک کە دێ و کاتێک کە تەواو دەبێ. چونکە کاتێک کە تەواو دەبێ زیاترە لە کاتی هاتنەکەدا. بۆچی؟ لەبەر ئەوەی 6 ساعات 5 ساعات تۆ لە ئەم منداڵە لە قوتابخانەیە چاوەڕێی جەڕسەکەی کە کۆتایی بێ کە جەڕسەکەی لێدا ڕاکە، جاری وایە ئەو ڕاکردنە حتا ماڵەوە ڕادەکا لە هیلاکی لە برسیەتی لە ئیتر لە زۆرش بیری دایک و باوکی خۆی دەکا حاڵە حسابێ. ئەمە تۆ پێویستیت بەوەی کە تۆ بتوانانی ڕێنماییکەی چۆن بڕواتەوە بەر ئەمە لایەک. لە لایەکیەوە ئێمە هێماکانی هاتوچۆیان پێپشان دەدەین، هێماکانی هاتوچۆیان پێپشان دەدەین بە تایبەتی ترافیکایت. ئەم ڕەنگە بووایە ئەمە بووایە لە چ کاتێکا دەبڕیتەوە لە چ کاتێکا دەوەستی باشە لە چۆ سیارە کە وەستا بوو ئایا دەچی لە پێشەوە دەڕۆی لە دواوە دەڕۆی وایە نا. ئەمە تۆ کە یان لە شوێنی کە بۆم دیاری کراوە من لەو شوێنە دەبێت پەڕمەوە بۆ ئەوەی کە سەلامەت بم. ئەمە لەلایەک ئەو هێمانی کە دانراوە لە هەرێمی کوردستاندا ئەتوانم بە شێوەیەکی گشتی بڵێم زۆر باشە، بەڵام لە هەندێک شوێنیشدا پێویستیمان بە دانانی هێمای زیاترە، چونکە هێمای هاتوچۆ کەسێکی وەکو کەسێک دانرابێ بێژیان ڕێنماییت بکە و وشیاریت پێ بدا بڵێ کاکە ئەم شەقامە وا بڕۆ ئاها بەکاربێنە. یعنی تۆ ئەبێ مەرحەلە بە مەرحەلە دەڕۆی ئەم هێمایانە هەبێ. ئێستا لە ناو شارەکانی هەرێمی کوردستاندا دەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی لە ناو شارەکاندا هێماکانمان زۆرە، بەڵام لە دەرەوە پێویستیمان بە زیاتر هەیە. ناڵێن نییە، بەڵام پێویستیمان بە هێمای زیاتر هەیە بۆ کۆمەلگا وشیاتر بێت، سوودی زیاتری دەبێتم پێکمان. دکتۆر یوسف جان ئەگەر دەکرێت دوا پەیامت بە کوردی بگەینی؟ وەڵاهی من زۆر سوپاسان دەکەم، بەس لێرەشدا داواکارم ئەگەر ئەم بەرنامەیە ئەگەر برای بەڕێز و خۆشەویستم کاک دکتۆر ئالان کە وەکو کەسێکی خەمخۆر لە بواری پەروەردەدا کار دەکا، شەو ڕۆژی خزمەتێکی خزمەتێکی باش دەکا، ئەگەر بتوانرێ بواری هاتوچۆ بخاتە بواری خوێندنەوە دەتوانم بڵێم زۆر سوپاسی دەکەم بۆ توانم جیلێکی باش لەسەر دەستی پەروەردە بکەم بەڕاستیەکەی. چونکە خەو بنووی ئێمە ئەوەیە کە لە ڕێگای قوتابخانەکانەوە بەڕاستی لە ڕێگای پەروەردەوە بتوانین ئەو پەیامە وشیاریە بگەێنین بۆ ئەوەی ڕێژەی ڕووداوەکان و بۆ ئەوەی ڕێژەی سەرپێچەکان لە هەرێمی کوردستان کەم بێتەوە. بەداخەوە ئێمە سەرپێچەکانمان زۆرە. اینجا ئەو داوایم تەنها ئەوەیە کە ئەو پەیامم بگا بە جەنابی وەزیر کە بتوانێت ئەو بچێتە ناو پرۆگرامی خوێندنەوە، وەکو منهەج بچێتە ناو پرۆگرامی خوێندنەوە. ئێمەش هاوکاریان دەبین بە حەچی بە هەموو شێوەی بەڕاستی خۆبەخشانان لەگەڵیان دەبین حتا کۆتاییەکەی دەگەڵ دەڕوا. چونکە تۆ بۆ ئەوەی کە بۆیە واڵێم تەنها دقەیەک ئەگەر بکرێ لەبەرەوەی ئەو منهەجی دانانی ئەوانە هەموو یەک منهەج نییە. تۆ لە منداڵێکی تەمەنی 1 ساڵ تا پۆلی 6 جیاوازە، لە پۆلی 6
تاپۆلی شەشی ثانەوی جیاوازە و ئەوی کۆلێژیش جیاوازە لەوەش لای مەتوانی هاوکاریان بکەین بازنەکانی خوێندن بەڵێ. بێگومان بەڵێ. بە پێی بازنەکان بەڵێ بازنەکان کتابەتی بەڵێ خۆیە هەچ کەسە منهەجی کتابەتی خۆیە زۆر بەخێربێ بۆ بەرنمەکەم دکتۆری سف ڕاستی بەرنمەیەکی سوود بەخش بوو دەگەڕێمەوە لای بینەرانم پەیامی دکتۆری سف زۆر پەیامێکی مرۆڤانە بوو با بڵێن گەیشت بە ئێوە گەیشت بە کەسانی تر دوا پەیامیشم بۆ کۆمپانیا و دەتوانم بڵێم ئەو شوێنانەیە کە لە دەرەوەی حکوومەتەن زۆر گرنگە کە ئێوەش باماشێوە وەک باسمان کرد لەسەر شەقامەکان ئەو پروپاگەندانەی کە پێشان دەدرێت و کە پروپاگەندە بۆ کۆمپانیایەکان دەکاتن هیچ نەبێت لە دوای هەر پروپاگەندێک مادەم ئێوە پارەکە دەدەن و مادەم ئێوە دە ڕۆژ با بڵێن 12 ڕۆژ لەسەر شاشە پێشانی دەدەن با کۆتایی لە ناویدا شتێک هەبێت کە ڕێنمایی هاتوچێ بێت کە دەچینە وڵاتان لە هەموو شوێنێک ڕێنمایی هاتیچۆ ببینین هیچ کەم ناکاتەوە نە لە کۆمپانیەکان نە لە خەڵکی دیکە ئیدر ئەوە بۆ سەلامەتی ئێوە و خێزان و کە سوکاری ئێوەیە سوپاسی مانەوەتان دەکەم لە بەرامبەر شاشە جوانەکەی تەلەڤیزۆنی پەروەردەی هەولێر و بەرنامەی ڕوانگەی پەروەردەیی تا بەرنامەیەکی تر بەخێر بەجێ بمێنن.